مەسیح وتی ئەو ڕاستەقینەیە کە لە تاریکیدا لە وتنی دەترسای ڕۆژێ لە ڕووناکایە گوێت لێ دەبێ و ئەو ئیمانە کە لە گۆشەی ماڵەکاندا فێر بووی ڕۆژێ لە سەربانەکان هاواری دەکەن. ئەی معلم، ئایا بەڕاستی وای لێ دێ؟ وا دێ خوددا حەقا و بێگومان حەق سەر دەکەوێ. ئەمڕۆ ئێوە کەمن، تاقمێکی بچووک و کەم کە لە ڕووی ناچاریەوە ئەمڕۆ لەم زاخە تاریکەدا کۆبوونەتەوە. بەڵام ڕۆژێ لە تەواوی زەویدا بڵاو دەبنەوە. ئەمڕۆ ئێوە دەگرن و دەتانخەنە بەر حەیواناتی دەڕەندا تا ئیمپراتوری ملهور و دەخیانوسی خوێنمێش لە گیاندانی ئێوە و باقی چەوساوانی ئەم شارە لە کاتی مەستیدا ببینن و قاقا پێ بکەنن و لە ئازار چەشتنی ئێوە شاد بن. غافڵەوە کە خوددا پارێزەری ئێوەیە و کاتی یارمەتی خوددا بگات ئێوە بەسەر ئەواندا حکوومەت دەکەن. ئەمە وادەی خوددایە کە دەسەڵات دەکەوێتە دەست بێبەشان. بە یاری خوددا ئێوە ئیمپراتورەکان لە تەخت دەکێشنە خوارەوە. ئامین. چ کەسێک یارمەتی خوددای دیوە کەی دەیکات و تاکەی دەتوانین خۆراگری بکەین کاتێککە هەمویان کوشت و سووتاندیان و تیکە تیکەیان کرد و لە خاتیاندا؟ لەسەر بەندە واجبە کە ئیمانی خۆی پتە و کاتەوە و لەسەر خوددایە کە ئەگەر بە پێویستی بزانێ وادەی خۆی جێبەجێ بکات. ڕەنگە ئەم بەڵێنی سەرکەوتنە لە سەردەمی ئێمەدا جێبەجێ نەکرێت. ئەی معلم، ئایا پلەپای مرۆڤەکان لە بەهەشتا وەکو یەکە ئەگەر وەکو یەک بێت لە ئەداڵەت دوورە و ئەگەر وەکو یەکیش نەبێ بچووکتر بەخێلی دەباتە گەورەتر؟ حەزرەتی مەسیح لە بەرامبەر ئەم پرسیارەدا بە حەواریەکی وت چه دەڵێ لە بەرامبەری ئەو کەسەدا کە منداڵی زۆر بێت و جل و بەرگ لەبەر ئەوان بکات مەگەر منداڵان بە گەورەکان کە جل و بەرگی گەورەتریان لەبەر کردووە بەخێڵی دەبن یا بە پێچوانەیەوە ئەگەر جل و بەرگی گەورەکان بکەنە بەر منداڵەکان ئەوان تووڕە دەبن کە بۆچی سوکایەتیان بەوان کردووە؟ کەوایە دەبینی هەر کەسێ کە لە بەهەشتا پلوپایە چاکی بەدەستەکەوێ ڕازیە. ئەی معلم، بڵێ چۆن هاوار لە خوددا بکەین کە بێتە هانامانەوە؟ خودای گەورە بە پێغەمبەرمان مەسیحی وت ئەی ئیسا بە ملهوڕان بڵێ من بانگ نەکەن لە حاڵێکدا ماڵی حرامیان بەدەستەوەیە و بتەکانیان لە ماڵدا هەیە چونکە سوێندم خواردووە کە هەر کەس بانگم کات بڕۆمەهانایەوە بەڵام یارمەتی من بۆ حرام خۆران و بتپەرستان جگە لە لەعنەت نییە. ئەی معلمی چاکەکار، چۆن بزانین کە ئیمانمان هەیە؟ سێری خۆتان بکەن کە چۆنن. ئێمە ئاگامان لە دڵی خۆمان هەیە. ئیمان وەکو دارێکی باشە کە لە مێوەکانیەوە دەناسرێتەوە. بزانن داری ژیانیەوە چ بەرێکی هێناوە. یارانی من هیچ کات داری کرمۆڵ بەری چاک نادات. ئەگەر ئێوە دیتان کە داری ژیانی ئێوە بەری شیرینە بەڕاستبێژی ئەمانەتداری مەحەبەت پاکی و دەلێری و هەموو گرنگتر ئەوین بە خوددا و ڕۆژی پەسڵانی هێناوە بزانن کە ئیمانتان هەیە.
بەهومێدی خوددا و ئیسا مەسیح. جەنابی ئەدونیا لێرەن؟ بەڵێ. بزانن کە گەورەم مەسیح وتی ئەم دنیاە هەر وەکو پردێکە کە ئێوە دەگەینێتە ڕۆژی پەسڵان کەوایە لێ تێپەڕبن و دڵی پێخۆش مەکەن. سامانی دنیا فریوتان نەدات و سەختیەکان ئیمانتان لەرزۆک نەکات. هەرچۆن بێ ئەم دنیاە تێپەر دەبێت واڕوات و ئەوەی تا دوایی لەگەڵتان دەمێنێتەوە کردەوەی ئێوەیە. وریابن کە لە ڕۆژی قیامەتدا باری تاوانەکانتان قرس نەبێت. ئادونیا ئایا بەڕاستی خدای گەورە مردووەکان لەو دنیا دیسانەوە زیندوو دەکاتەوە؟ ئەوەی ئێسکە پووکەکان چۆن دیسان دەژینەوە؟ ها؟ ئاخر بە چ شێوەیە؟ هەروەها کە تۆ لەم دنیادا نەبووی و بە تۆ ژیانی بەخشی مەگەر ژیانی دووبارەی سروشتش پاش مردنی لە زستانە نەدیوە ئەو بۆ هەر کامی تەوانایە. بزانن ئیمان بە وتن نییە. زۆر کەس هەن کە لە قسەکانیان یا لە ڕواڵەتیاندا ئیمان نابیندێ بەڵام دڵەکانیان پڕە لە ئیمان.